لەسەر vê mijarê berêz sermend Berzincî çalakvanê rûbirûbûna madeyên hişber mêvanê me kak sermend bixêr hatî. Amarên rûbirûbûyan jî yên bazirganan û yên bikarîneran di zêdebûnê de ne yan niha kêm bûne. سەرەتا سپاس بە بەڕێستان و بەیانی بینەران و بیسەرانی ڕوودا و باش ئەوان پرسی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر یاخود زیادبوونەکەی پەیوەندیدار نییە بە ناوچەیەکی داریکراوە بابەتەکە بابەتێکی جیهانیە و هەرێمی کوردستان وەکو هەر وڵاتێکی دیکەی ناوچەکە ڕوبەڕووی ئەم زیان و ئەم هەڕەشەیە بۆتەوە ئەوەی کە مای خۆشحاڵیە بە تایبەتی لەلایەن هێزە ئەمنیەکان و حکوومەت هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردوو هەنگاوی زۆر باش گیراوەتە بەر بە تایبەتی سیاسەتی داڕشتنی وشکردنی سەرچاوەکان هێنانی مادەی هۆشبەر ئەمە سیاسەتی بەڕێوەبەراتی گشتنیشتنی مادەی هۆشبەرەکان بووە لە ئاسایشی گشتی هەرێمی کوردستان خۆشبەختانە لە ساڵی 2023ەوە کە ئەم سیاسەتە دەست بە جێبەجێکردنی کراوە لەو ساڵەدا نزیکەی 2500 کەس بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیرکران کە زیاتر لە نزیکەی 1500یان بەکارهێنەری مادەی هۆشبەر بوون. لە ساڵی 2024 ژمارەکە گۆڕانکاری بەسەردا هات بە جۆرێک کە وای لێ هات کە ڕێژەی بەکار دەستگیرکردنی بازرگانان زیاتر بێت کە ئەمە بۆ یەکەم جار بوو لە سەرهەرێمی کوردستان وەکو باسم کرد ئەو سیاسەتە بوو کە سەرچاوەکانیانی مادەی هۆشبەر وشک بکرێت بۆیە زیاتر تەرکیز خرا سەر بازرگانان و زیاتر لە نزیکەی لەو 1500 زیاتر لە 800 کەسیان بە بازرگان بوون کە بەشێکیان بازرگانی نێودەوڵەتی بوون و بەشێک لە وڵاتانی شیان بڕی بۆ فڕۆکەخانەی وڵاتانی دیکەشیان بڕی بوو بەڵام لە نێو هەرێمی کوردستان دەستگیرکران لە ماوەی 6 مانگی سەرەتا یەکەمی ئەم ساڵ نزیکەی 950 کەس بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیرکراون کە دیسان ژمارەی بازرگانان ئەوانەی کە دەستگیرکراون زیاترەکە نزیکەی 500 کەسیان بۆ تۆمەتی بازرگانیکردن دەستگیرکراون وەکو باسم کرد کە بەشێکیان بازرگانی نێودەوڵەتین لەلایەن هێزە ئەمنیەکان لە هەرێمی کوردستانەوە دەستگیرکراون. باشە ئەوان بازرگانان مادەیان خۆ ji کوتانین ئێرە وەک ترانزیت بکاردنا یان وەک جێ بخۆی یەکێک لە هۆکارەکانی زیادبوونی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان ئەو هەڵکەوتە جوگرافیەیە کە هەرێمی کوردستان لەسەر ئەو هێڵە ترانزیتە نێودەوڵەتەیە کە بازرگانان بۆ گواستنەوەی مادەکانیان لە نێو ئەو وڵاتانەی بەرهەمهێنەری سەرچین بۆ وڵاتانی دیکەی بەکاربەردەین لە کاتی گواستنەوەی بەشێک لە مادانە لە نێو هەرێمی کوردستان ساغ دەکرێتەوە ئەوە یەکێک بۆ لەو هۆکارانەی کە با بڵێن ئەم ژمارانە بەو شێوێ بۆ لە نێو هەرێمی کوردستان بەڵام دیسان دەڵێم خۆشبەختانە خەریکە ئەو هێڵە ترانزیتە دەپچڕێنرێ بۆی کە هیچی دیکە هەرێمی کوردستان وەکو مەمەڕێک بۆ گواستنەوەی مادەی هۆشبەرەکان بەکار نەهێنرێت. ئەوە هەلکەوتە جوگرافی وەکی دن سەدەم چنەک و خەڵک بکارتینیان بازرگان بەڵێ خۆی کۆمەڵێک هۆکارن ئەو هۆکارە سەرچێکەیە هۆکاری دیکەی ئەوەی کە بەڕاستی نائستقراری وەزعی ئەمنی و سیاسی بە تایبەتی لە ناوچە کێشە لە سەرەکانی نێوان حکوومەتی هەرێمی حکوومەتی عێراق بۆ شایەکی ئەمنی دروست بوو نە کۆنتڕۆڵ نەکردنی ناوچە سنوورەکان کە بەشێک لە گروپە چەکدارێنە یاسایەکان خاچی هەرێمی کوردستانیان داگیر کردەوە لێەوە ڕێگەیان خۆش دەکرد بۆی بازرگانان مادە هۆشبەرەکانیان بێننەوە هەرێمی کوردستان لە نێو خۆشدا ئەو کێشەی ململانە سیاسیەکان و کێشەی بێڕێژ بەرزبوونەوەی ژمارەی بێکاری و قەیرانی دارایی ئەمانە هەمووی کۆمەڵێک هۆکارن و هەروەها هۆکارە سەرچێکەکەی ئەوەیە کە بەشێک لە گەنجان لەلایەن دایکان و باوکانیانەوە چاودێری بە دوواداچوون بۆ هەڵسوکەوت و بۆ کات بەسەر برنەکانن نابرێت کە دوجار ئەم کەسانە دەبنە نێچیری یاخود دەبنە قوربانی دەستی بازرگانانی مادەی هۆشبەر و دەکرێنە بەکارهێنەری مادەی هۆشبەر. ناوەندێن زانستی خوێندن زانکۆ مینبەرên مزگەفتان کەنیسە ڕاگەهاندن تا چەند کاریە ڕۆلێ خۆ ببینن بێگومان ئەمەش بەشێک بۆ لە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆی کە چۆن هاوڵاتیان لە هەموو لایەکەوە وشار بکرێنەوە چونکە پرسی ڕوبەڕوونەوەی مادەی هۆشبەرەکان بابەتێک نییە کە تەنها پەیوەندیدار بێت بە حکوومەت یاخود بەلایەنێکی لە حکوومەت کە هێزە ئەمنیەکان بەداخەوە پێشتر وابوو بەڵام خۆشبەختانە دیسان هەموو لایەنە پەیوەندیدارەکان دەستیان بۆ ئەم بابەتە بردووە وەزارەتی ئەوقاف لە ڕێگەی منبەری مزگەوتەکانەوە بە داڕشتنی سیاسەتێک لە ڕێگەی وتارەکانەوە بۆی کە هاوڵاتیان هەرێمی کوردستان و شار بکرێن و لە زیان و مەترسیەکانی فەرماگەی میدیا و زانیاری لە حکوومەتی هەرێمی کوردستان و میدیاکان بە شێوەیەکی گشتی هەر کەسە و بەرنامە و استراتیژێتێکی خۆی داناوە کە ئەم بەرنامەی بەڕێزیشتان بێگومان بەشێکە لەو ئەرکە پیرۆزە کە ڕوودا و لە ماوەی ڕابردووشدا
ئەمەرکەی زۆر بەرپرسیارەتیەوە بە ئەنجام گاندەوە بۆ شارکردنەوەی کۆمەڵگا. هەروەها وەزارەت پەروەردە لەسەر ئاستی ناوەندەکانی خوێندن خۆشبەختانە ئەوانیش دەڕگەی ئەنجامدانی سیمینار و بابەتی وشارکردنەوە بۆ قوتابیان کە بەداخەوە بەشێک لەو کەسانێک کە بوونەتە بەکارهێنەری مادەوەش بەر قوتابی قوتابخانەکان بوونە. لەسەر ئاستی وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی خوێندنی باڵا هەموو دام و زانکۆکانی ڕاستپاردەوە بۆی کە هانی قوتابیان بدەن لە پسپۆڕێت جیاوازەکان بۆی توێژینەوەی زانستی بە تایبەتی تێزی نامەی ماستەر و تێزی دکتۆراکان بە شێوەی زانستی بۆم بابەتە تەرخام کەن تاوەکو بێتە پشتیوانێگا خود بێتە بەرنمەیەک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چۆن بتوانن زانستیانە ڕۆبەڕووی ئەم بابەتە ببنەوە هەندێک جار ڕەنگە قسەکردن لەسەر ئەم بابەتە کاریگەری نەرێنی دروست بکاتنەک بابڵەن دیوەکەی دیکەی باشە. کاک سەرمەند ناوەندێن قوتابخانان تە بەحث کرد هەندێک جوانە ینی قوتابینە چاوات گەهیتە دەستێوان کیوان بکارتینیت؟ یەکێک لەو هۆکارانەی کە پێشتریش هۆکار بۆ زیادبوونی ئەم مادانە دەستخستنی بەشێک لە دەرمانە پزیشکیەکان بۆ بەتایبەتی لەو دەرمانخانانی کە لەلا کۆڵانەکان بوونەوە چاودێری تەندروستیا خۆ چاودێری وەزارەتی تەندروستیان لەلانە بۆ ڕەنگە دەستخستنی شتێک حەب زۆر ئاسان بوو بێت ئەو زۆرەکانی دیکەی مادەوەش بە لە ڕێگەی کە جگەرەیەکەوە لە ڕێگەی چوکلێتێکەوە لە ڕێگەی نەستەلەکەوە ئەمانە ڕەنگە هەمووی هۆکار بوون بۆی کە بەشێک لەو قوتابیانە بە ئاسان ئەو مادانیان دەستخست بێت وەکو باسی شم کرد نەدەبوو کە ئەو حاڵەتە ڕووبدا ئەگەر چاودێرێکی باشی دایکان و باوکانە بە بۆ سوکەوتی منداڵەکانیان بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئەو کەسانی کە هاوڕێیانن کە ڕەنگە ڕێگر بووە لەوەی کە ئەم کەسانە بوونایەتە قوربانی بەکارێنە. چەند ڕۆژێکی دین ساڵە نوێە خواندنی دەست پێ دکە ڕێنمایی و ئامۆژگاری چنە بوو دایک و بابان و بوو مامۆستایان؟ بەڵێ بێگومان ینی وەزارەت پەروەردە پلانی تایبەتی خۆی هەیە بەڵامەوەی کە ئێمە پێمان باشە وەزارەت پەروەردەکە ئیشی لەسەر بکە لەگە دەستپێکی ساڵی نوێ خوێندن هەڵمەتێکی وشیاری لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەگەشت ناوەندەکانی خوێندن بە تایبەتی لەو بابەتە لەو پرۆگرامانەی خوێندن کە دەکرێ مامۆستا قسەی تێدا بکرا بابەتی با کۆمەڵایەتیەکان و شیاری تەواو لە نێو قوتابیان بڵاو بکەنەوە بۆی کە ئەم مادانە ئەگەر گەنجێک بیری لە بەکارهێنانی کردوێتەوە دوجار بێن دیوەکەی دیکەی ئەو کەسانەی کە بوونەتە قوربانی بەکارهێنانی مادەوەش بەر چیان بەسەرداهاتەوە ژیانیان چی لێهاتەوە کە سوکارەکانیان ئێستا خۆیان لە کوێن کە سوکارەکانیان چی لێهاتەوە خێزانیان چۆن لێکەڵوەشاوەتەوە با دەم زیانانە بکەن بۆی کە قوتابی بێت لە بەکارهێنانی نەکاتەوە دوجار ئەمە بچێتە نێو ماڵەکانیش چکە بەداخەوە ڕەنگە بەشێک لە دایکان و باوکانیش وشیاری و زانیاری پێویستیان لەوە نەبێت کە چۆن بتوانن ڕێگە لە منداڵەکانیان بگرن دوجار ئەگەر خودی کەسەکە وشار بکرێتەوە ڕەنگە ئەو قوتابێ بتوانێت لە ماڵەوە ئەو پەیامی مامۆستاوەکو خۆی بگەێنێت دایکان و باوکان ئەوانش زیاتر هەست بە بەرپرسیارەتی بکەن بۆی کە نێڵە منداڵەکانیان خوانەخواستە ببنە قوربانی یاخود توژبی مادەیەوەش بەر. کاک سەرمەند بە هەڤبەریکردن لەگەڵ ئاماران سنتەرێن شێوبوونێ و جاردن مەسەلەن چارەسەرکردنە توژبوویان باشن چەند سنتەر هەنە لە هەرێما کوردستانێ؟ ئەوەی کە هەبوو لە ساڵی 2020 لە یاسای ژمارەیەک هاتبوو کە پێویست بوو سنتەری شانەوەی توش بۆ ئاڵوودەبوانی مادەوەش بەر دروست بکرێت بەڵام ئاشکرا بوو کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانی دارایی بووە بۆیە نەتوانرا ئەم سنتەرانە لە کاتی خۆی جێبەجێ بکرێت بە خۆشحاڵیەوە کە ئێستا هەنگاوی جێبەجێکردنی ئەم سنتەرانە دەستی پێ کردووە ئەگەر چی بۆ چوونی جیاوازی شێ بەشێک لە لایەنەکانی جێبەجێکاری یاساکە بە تایبەتی دامەزراوە دادوەرەکان و هێز ئەمنیەکان پێیان وایە بوونی کردنەوەی ئەم سنتەرە بە شێوەیەکی ئاشکرایە خود بە شێوەیەکی فراوان ڕەنگە ژمارەی بەکارهێنەرانی مادەوەش بەر زیاتر بکات بۆی چکە وەک لە یاساکە داهاتوە ئەو کەسێ بەکارهێنەری مادەوەش بەرەوەکو قوربانی مامەڵی لەگەڵدا دەکرێت لە کاتێکدا ئەمە بۆ چوونی ئەو بەڕێزانە ئەوەیەکە ئەمانە قوربانی نین بەڵکو دەبێ وەکو تۆمەتبارێک مامەڵیان لەگەڵ بکرێت و حکومەکەیان لەوێ بەسەر بن بێگومان هەنگاوێکی باشە ڕەنگە بەشێک لەوانەیە کە خەڵکێک هەبن تا ئێستا بەکارهێنەری مادەوەش بەرن بەڵام شوێنێک نەبین ئەو بۆ چارەسەرکردنی خۆیان هەنگاوێکی باشە و پێشبینی دەکرێت ینی شوێنی خۆی بگرێنێ و کۆمەلگا بۆی کە ئاڵوودەبوانی مادەوەش بەرەکان ئەگە لەو سنتەرانە چارەسەری پێویست وەربگرن. گەلێک سوپاس بەڕێز سەرمەند چالاکوانی وارێ بەردەستکردنەوە مادەی نوێژ سپاس بە وەرەزیشتان.